شوي هاوینە هات سێ مانگ یا زیاتر بەرنامە چییە بۆ منداڵەکەت؟ کاتی مەکتەب خوێندنی مەکتەبی هەبوو. ئەی ئێستا خولی بەهێزکردن لەوانەکانی مەکتەبی، خولی فێربوونی زمانی ئینگلیزی، زمانی کۆری، تۆپی پێ تا کۆتایی. ئەی قورئان کەی فێری قورئان بێت. هەندێک لە دایک و باوکان زۆر گرنگی بەوە دەدەن منداڵەکەیان فێری قورئان بێت، سیارەی بۆ دەگرن، هاتوچۆی پێ دەکەن، مەسرف و جەوی بۆ تەرتیب دەکەن بۆ ئەوەی بەشدار بێت لە فێربوون و لە بەرکردنی قورئانی پیرۆز. خۆی پەروەردگار پاداشتی خێریان بداتەوە لیان ڕازی بێت. و هەندێک لە دایک و باوکان بەداخەوە هیچ گرنگی بەوە نادەن منداڵەکەیان فێری قورئان بێت، نەخۆیان فێری دەکەن و نەدەینێرن فێری قورئان بێت. بۆ قورئان ئەعظەم و کتاب مەزنترین کتێبە، لە هەموو علمێ لە پێشترە، خێری دنیا و قیامەتی تێدایە. منداڵەکەت مافی لەسەرتە، فێری قورئانی بکەی، فێری بکە.